گوێزی هەورامان پێگەیشتووە و لە سەرزەویەکان کەوتووە چاوەڕێی کۆکردنەوەیە. دارگوێزەکان بە ئاسماندا چوون و ئاسمانیان داپۆشیوە، بەڵام ئەمە گلەی جوتیارانی ناوچەکەی کەم نەکردوتەوە. گوێزەکەی تەوێڵە و بیاری هەورامان ئەمە ساڵ بە دڵی بەرهەمهێنەرانی نییە، چونکە بە پێیوتی خۆیان کەم ئاوی ڕێگر بۆ لەوەی بەرهەمی باشیان هەبێت. بە پێیوتی دانیشتوویەکی هەورامان، گوێز سەرچاوەی دارایی زۆرینەی دانیشتوانی ناوچەکەیە. ئێستا ئەمساڵ بە بۆنە وشکە ساڵی و کەم ئاویەوە گوێزەکان زۆر کەم بوون و زۆر خراپیش بوون لە چاو ساڵانی پێشترا، بۆیە دوا کەوتەکانیا هەندێک باخەیە هەر نایتەکێنن، بەڵکو هەر خۆی ئەمێنێتەوە یان کە باران باری خۆی ئەوەرێت. پیشەی خەڵکی هەورامان بەت بیارە و تەوێڵا هەریا گوێستەکاندنەیەات و زۆر زیاتر بە گوێستەکاندن بەناوبانگین کە بژێوی زۆربەی خەڵکەکە دابیرەکە. جوتیارێک چۆتە سەر دارگوێزەکان بۆ ئەوەی زۆرترین گوێز لێ بکاتەوە. ئەو دەڵێت من ساڵانە دەچمە سەر دارەکان بۆ گوێستەکاندن، بەڵام ئەوەی ئەمساڵ تێبینیم کردووە بەرهەمەکان کەمی کردووە. منطقەی هەورامانە بینی عێراق و ئێرانە، ئەم بەری جۆگە ئێرانە ئەو بەری عێراقە. من خەریکی گوێز شەنکردنم. ئەم منطقەیە وەکو ساڵانی پێشوو گوێزی تیان نییە، گوێزەکانی کەم بووەتەوە، گڕە و گەرما لێیاوە کە ماوی تاسیری لێ کردووە. پاش کۆکردنەوەی گوێزەکە پاک دەکرێت و دەنێرێت بۆ دوکان بۆ فرۆشتن کە خواستێکی زۆری لەسرە. دوکاندارێک دەڵێت گوێزی هەورامان تایبەتە چونکە تامێکی جیاوازی هەیە. گوێزێکی جوانە، توێکڵی نییە، توێکڵێکی ناسک و باریکی جوانی هەیە، وەکو گوێزەکانی وڵاتانی تر نییە. تامی ناخۆش بێسەنە مەسەرەن بۆ نمونە گوێزی ئۆکرانی، ئەمریکی، ئەجنەبیەتە بەعام عێراق، کوردستان، وڵاتەکانی تر، بەس وەکو گوێزەکانی هەورامان تام و لەزەتیان نییە. لە هەورامان 85,000 دارگوێز هەیە کە سەرباری ئەو خواستە زۆری لەسەرەتی دیمەن و کەشێکی زۆر جوانی بۆ ناوچەکە خوڵقاندووە.